بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. رحمتي خوال زاناي بايبرز ابن حزم كالكتاب أخلاق وسيرة لخزمتي أجين بشيء أخير باسي أو أخلاق فاسدانة كالإنسان هي وشون شار سريان بكين يكمين صفتي خراب كالإنسان باسي كبريتي ولا عجب أو إنسان خوي بشد بزانه بيوا بتوزع علمي هي توزع شخصيتي هي توزع لمبا بتانا خوي بجورب بزانه شون علاجي أم نخوش كشندي أكيل إنسان شون إنسان بشي ظاهري نخوش كذا ممكن السري بإيش بشتي بإيش قاتي بإيش بشي باطني إنسان كج نخوشك جاريواتو شي نخوش الدروني كان أبيت نخوش الدروني كان لا يم أو إنك إنسان اختلال عقلي ودروز بيش تقلو بابتنا جاريوه هاي كسيك أبيني سيركي نخوشي الرياي هي كسيك بيني نخوشي كبري هي كسيك بيني نخوشي عجبي هي كسيك أبيني نخوشي توري هي هلاش كسيك تر هي نخوشي ترسنوي هي ترسنوك وأنا هو نخوشين لدلي إنسان بويا هاتول يكيق لو نخوش يعني جارة تحديد كده كعجبة يترقصي لسرقة درسي بيشو باسي هندق لبابة كان لو بزان إنسان مثلا حمويا ناقصا إلا أنبياء نبي عليهم الصلاة والسلام كخوي جورا باراسوني لو نقصوا لو رذائل خراباني كهيا إنجا إنسان بيقرتن لخرابي خلق يا بينيني خرابي خلق سودينية تنها وندن نبي إنسان أمشجاري بيورجري وخسر خويا بشيته إنجا دروزني إنسان عيبي هيج كسيك باس بك إلا ما قال بابي نصيحتها بو كسيك اشتيك بليا إنجا أفرمي بس عيبة كان يخوت الجهة كرده وعيبة كان يخوت الزاني قد توشي عجبنا بي خوت بيشد بي وخوت بي قورة بي وخوت بي مهم بي إنجا لا تكن مقلدا لأهل الشر أوش من هالباس كرد مقلدي أهل الشر مبا أهل خرابكاريتو لا تمثل لرا بمعنى لا تقلده أي تقليد أهل الشر مك إنسان بطبيعته حال حزب تقليد أهل الشر هي جاري وهي مثلا كسيق أبيني لو تيك توك وشتانا مثلا كسيق أبيني قسيق أكاد قسيق أسبي بي أكاني وأمانة أشي أم دوباري أكاد يكسد تقليدي أو أك يعني مثلا أبيني كسيق فعليكي ناشرين أكا وطبعي خوي حزك يجو فعلا ناشرين أبكا أما زور كيشيكي قوري ويأفرمي قد تقليد أهل خراب مك أصلا تقليد وأهل خير خوي بو خوي مذمومة تجاي أوي تقليد أهل شر بكري يعني أجر تو تقليدي كي كوراني أهل خير كي غلط بأهل خير يجبن أبي تشاوب كيتو تشاور روشن كيتو بزاي إيش كان باش خراب إنجا تقليد كي أي شون تقليد أهل الشر كي أزان أهل الشر شون يعني دنيا دو دائرة أهل الشر خريكي كاري خوان أهل خير خريكي كاري خوان أهل الشيطان خريكي كاري خوان أهل الرحمن خريكي كاري خوان يعني أسأل لو بازاري كتو أبيني همو إنسان لكردستان لا حتى شو أنا سيركي لا هلبجا دو بير خلق هن دائما بير خريكي خرابة كاري وفساد خوان أفوتين رفيقة كاين أفوتين كوملقا أفوتين كوملقا نزم أكنوا رذيلة خرابة بلاو أكنوا كومل كيش حقيقة شريعة بلي بالاي إنسانية وأنا برزك أنا وباسك هردو طرفك واقعك كوجوديان هي توي طالب علم أبي زور وشيا أنا قد نزيك أهل الشر نكويته شو كدوايا بيت مقلدي أوان السمعة ديت أخوار بي إشكي دائما بإنساني إيمان دار محاولك تقليدي أهل خيرك شو أجر تقليدي أهل الشر تكرد يعني مقارني خوت تكرد بويك لقال أهل الشر مقارني خوت تكرد خوت زور اللي أبدا بياوي تاكتوش عجبي مثلا بلي والله أمر لخلتي أو بازار باشترن جاتو لخلتي بازار باشترن شو كردو حيش نكرد أبي بي لنا أولياء سير كي زاني لكي باشتري باش ورا لنا أولياء سير كتوكي
هەرچی سەیری خۆتەکەی خۆت مەسەن خۆت مقارنەکە بە شێخی گەیلانی تۆ چیت خۆت مقارنەکە مەسەن بە ئیمامی ڕەبانی بە سەری و سەقەتی با بڵێن بە جونەیدی بەغدادی هەر قێزت لە ژیانی خۆتە بێت بۆیە لێرە تمثیل ئەگەر بە تقارین لێک بدەینەوە معناکەی زۆر دقیق دەرەچێت کە ئەفەرمێ لا تمثل بين نفسك چونکە بینەی هێناوە لە دووە وبين من هو أكثر عيوبا منها قد مقارنە مەکە لە بینی نفسی خۆتە و لە بینی خەڵکێکە کە لە تۆ عیبیان زۆرترە قد مقارنی خۆت بەوە مەکە چونکە تۆ لە مستەوای ئەوانە نیت بالضبط ئەزان وەکو چی ئەو هەیە بەبیرمە هەندێک جار مناڵەکان لە ماڵەوە ئەمیان بەویانەوە تۆ ئەو شتە ناتوانی تۆ ئەو شتە ناتوانی فعلا ناتوانێ ئەو بچووکترە ئەموو ئێوە نابێ مقارنەی گەورە لەگەڵ بچووکا بکەن مقارنەی خۆتان لەگەڵ هاوشانەکانتانە بکەن چونکە ئینسان مقارنەی خۆی کرد بە بچووکتر بچووک ئەبێت ئەکەوێت ئەگەر فەقەیەک بێت بەیانی مەسەلەن لە شەو ڕۆژێکە دوو دێڕ خوێندوێتەوە ئەڵێ کوورەکە خۆ کەس دوو دێڕ ناخوێنێتەوە من دووە خوێنمەوە یەکەوتوی ساقط چونکە لەگەڵ ئەهلی شەڕە خۆت مقارنە کرد ئەبێ لەگەڵ ئەهلی خەیرە بڵێ فڵانە فەقێ ئاوهای کردبوو زەمەنی فەقێتی ئێمە منافەسەیەکی زۆر شەدید هەبوو لەسەر ئەوەی کە کێ خۆی مقارنە ئەکا بە ئەهلی خەیر بەبیرمە مەسەلەن باسی فەقێ زۆر زیرەکیان ئەکرد ئەیان و تەنها 2 سەعات ئەخەوێ ئەزانی فەقێکان هەموو هەوڵیان ئەدا بۆی 2 سەعات بخەون لە خەوی خۆیان ئەگرتەوە بەبیرمە باسی ئەویان کرد کە مۆسا ناسری سوبحانی تەشریفی کە ڕۆشتەوە بۆ فەقێتی جێگەکانی نەکردوت ڕانەکشاوە بخێ هەر بە دانیشتنەوە خەوت زۆرێک لە فەقەکان بە دانیشتنەوە خەوتن دوایەوە خەوی شەر خەوە چۆن خەوی لێکەوە ئیسراحەتەکەی تەواو لە حەزاتێک دوای هەڵئەسان مەسەلەن شۆڕشێکی زۆر گەوری لە فەقەیە دروست کردبوو ئەو سیرکردنی سەروی خۆتە ئەنی ئێستا ئێمە هەر یەکێک لە ئێمە چیمان کردو ئەزان کاک ئەحمەدی موفتیزادە خەو ئەبینێ بە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم کە مناڵە ئەڵێ گرتم یە کۆڵەوە پێغەمبەریان صلی الله عليه وسلم مناڵە گریتە کۆڵەوە ئاوا ئەکەی ئەفەرمی ئەوە بۆ شێوازە هەموو قورئانی پێ خوێنمەوە ئەڵێ کە هەڵسامەوە سەرەکەم قورئان و باشی ئەزانم چونکە عیلم مەوهیبەیە خوا پێت عەتاکە بۆیە هەتا خواناسی زیاتر کەی زیاتر دەرود لێ ئەکرێتەوە بۆیە دائیمە بە خواناسانی گەورە خۆت مقارنەکە مەچۆ بڵێ لە عامەی خەڵک خۆ من باشترم لە خەڵکی ئەو سەرجادەیە باشترم ئەخر تۆ عالمی تۆ طالبی علمی تۆ ئەبێ زۆر خۆت مانووکەی تۆ ئەهلی دینی تۆ پەیامی خوات هەڵگرتووە ئەڵێ حکمی خوا ئەگەڕمەوە بۆ سەر زەوی نابێ خۆت مقارنەکەی بە خەڵکی بچووک ئەمە خاڵێکی زۆر گەورەیە کە ڕەحمەتی خوای لێبێ ابن حەزم بۆمان باسەکە ئەفەرمێ ئەگەر خۆت مقارنە کرد بە گەورەکان عجب لە ناختە هەر نامێنێ ئەو داء قەبیحە هەر وجودی نامێنێ لە ناختە اینجا قەت ئەو حاڵەتەوە بۆ دروست نابێ خەڵک بە سوک سیرکی ئەبەدەن ئەبێ زۆر ئاگاتەنێ بە حەیاتی هیچ فەقێیەک هیچ مسلمانێک لەسەر زەویە بە سوک سیر نەکە لەعەلە تۆ بە سوک سیرەکەی بەل هو خەیر منک ئەو لە تۆ زۆر باشتر لای خوا اینجا هەر ئینسانێک سبحان الله استخفافی بە خەڵک کرد ئیلا خوا ڕۆژێک لە ڕۆژان استخفافی پێ ئەکات خەڵک یەن گاڵتەی پێ ئەکەنەوە ئەم بە گاڵتە ئەوەی کردو بەڵام بە حەقیقەت ئەم استخفافی پێ کردو بە سوک سیرە کرد وجزاء سيئة سيئة مثلها کەوابوو ئەگەر بمانەوێ عجبتیامانە نەمێنێ ئەبێت چی بکەین نابێت سەیری کەسە خراپەکان کەن ئەبێت سەیری کەسە گەورەکان کەن ئەو کاتە خۆتە بەلاو هیچ نابێت اینجا ئەگەر لێبێ بەچیە ئەنازی کاتێک کە تۆ عجب ئەکەی بەعقلی خۆتە ئەنازی ئەفەرمێ فإن أعجبت بعقلك ففكر ئەگەر تۆ خۆت عجبت هەیە و سەرت سوڕماوە لە عقلی خۆت و پێت وایە کەسێکی زۆر عاقلی خۆت بە گەورەتر ئەزانی لە خەڵک لەبەرەوەی خۆت پێ عاقڵە ئەفەرمێ دەی بزانە هەموو فکرەیەکی خراپ کە بە تۆیە ئەڕوا بە خاتر و خەیاڵی تۆیە ئەڕوا ئەو ئەمانیە باڵتیلانە کە بە تۆیە ئەڕوا ئەو کاتە تێگەی عەقڵە چەند بچووک چەند نەقز لە عەقڵتا هەیە ئاخر ئینسانە گەورەکان کە خۆیان پەروەردە ئەکەن کوڕم پەروەردەی ئەوانە بچووکترین نەقز لە خۆیان نابێ ئەزان ناڕەحەتترین کاتی ئینسانی گەورە چیە ئەوەیە کە نەقسێک لە نەقسەکانی تیاابێ ئەو ڕۆژە زۆر بێتاقەتە بێ زۆر بێزارە بێ بۆیە زۆر گرنگە ئینسان تۆ ئێستا تەسەووڕکە هەر یەکێک لە ئێمە کۆمەڵی عیب و عارمان هەیە دائیمە سیرکە لەو ئەچێ مرۆڤێکە بێ لەسەر ئەم زەویە یەک عیبەت چێتیانە خۆی
يعني تەواو تەسکیە کرد بێ تەربیە کرد بێ بەهێز بوو بێ ئەگەر ئەتەوێ بە عەقڵی خۆتا بنازی بۆیە ئاوا سەرت لە خۆ سوڕماوە لوتە بەرز بووە لە سەیری عەقڵت کە سەیری خەیاڵت کە بزانت چی پێ ئەگوزەرێ کە نابێ قەت ئینسانی گەورە ئەو خەیاڵە نەبکە ئەزان ئینسانی گەورە طەبیعەتی نزم ناکاتەوە خەیاڵاتی نزم ناکاتەوە خراپە نایە بە بیر و فکریە خۆی ڕائەگرێ ئەفەرمێ ئەی ئەگەر بە ڕەئیەکانی خۆت معجەبی سرت سوڕ ئەمێنێ من چەند ئاڕای مهم دەرەبڕم لەناو خەڵکەوە ئەمانە دەسەیری سەقەتات و لەزەت ئەو زەلاتانە بکە کە تێکەوتی چەند جار ڕەئی و دەربڕی و غەڵەتیش بوو دەی جوان هەمویان کۆکەرەوە بیان ژمێرە لە بەریان کە لە بیریان نەکەی باشە هەر دانێک لەوانە کەزانی و سەوابت هەیە وەرە بزان چەند دانە هەیە کە سەوابت نییە غەڵەت بوویتە غەیری تۆ ڕاستی کرد هەموو ئینسانێک لە ژیانە ئەزانێ کۆمەڵێ ڕەئی دەربڕی و هەمووشی غەڵەت بوو وەتاتی طالبی علم ئەم حاڵەتانەی زۆرە لە ئەوڵەوە پێ ئەڵێن هەوای علم ئینسان کە هەوای علم بەری ئەکەوێ یەکەم جار پێی وایە خۆی باشترین نەفرە لەسەر زەویە خەڵکی تری هەموو پێ کافر و منافق و ئەوەیە و ئەزانێ خۆی لە باشتەوە عالم لە جەهەنەمە هەتا علمی زیاتر ئەبێ خۆی پێ کەمترێ سقوط ئەکا لە پێشاوی خۆی شەرم ئەکاتەوە لە حاڵی خۆی ئەفەرمێ دە ئاگات لێبێ ئەوەی کە زۆر شت هەبووە لە ڕێبازی ژیانتا بینیوتە مەسەلەن تۆ قسەیەکت کردو ڕەفیقەت قسەیەکی کردو تۆ پێت وابە قسەکەی خۆت زۆر مهمە دیفاع لێ دوای دەرچوە قسەی ڕەفیقەکەت تەواو ئەسڵەن ئینسان ئەوەی کە ئەی پێکیە کەمترە لەوەی کە نای پێکیە ئەفەرمێ دەی ئەخی ینی کەمترین ڕوتبە ئەوەیە کە ڕەئیە ڕاستەکان و ناڕاستەکانە بە قەدەر یەک بوون حتمما خراپەکانە زۆرتر بوون دە مقارنەکە ئیتر ئەو کاتە بە هیچ شێوازە تۆ تووشی عجب نابی بەوەی کە ڕەئیەکانی خۆتە پێ مهم بێ و لە خەڵک خۆت پێ مهمتر بێ هیچ کەسێکیش نییە لە غەیری پێغەمبەران عەلەیهیمو السەڵات وەسسەلام ئیلا ئەو حاڵەتەی هەبوو یعنی ئیمامی عومەر بە عەزەمەتی خۆی ڕەئی دەرەبڕێ یەت مارەیی ئەو ئەکا مارەی تەحدید ئەکا بۆ ژنان ئافرەتێک هەڵەسێت وەڵێ تۆ کی مارەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوەی نەکرد تەحدید نەکرد ئەی تۆ کی ئەفەرمێ ئەخطأ عومەر وأصابت امرأة ڕەئیەکەی عومەری کوڕی خەتاب غەڵەت بوو ژنێک ڕاستی کرد بە شەرتی عومەری کوڕی خەتاب رضی الله تعالی عنه پێغەمبەریان صلی الله علیه وسلم فەرموویەتی عومەر ملهەمی ئەم ئومەتەیە کەئەنەما خوا ئیلهامی ئەکا بەڵام ئینسانە تووشی غەڵەتە غەیری پێغەمبەران عەلەیهیمو السەڵات وەسسەلام هەموو کەسێ تووشی هەڵە ئەبێ بۆیە قەت نەکەی عجب بە ڕەئی خۆت هەبێ و پێت وابێ ڕەئیەکەی تۆ زۆر سەڵە ڕەئی تۆش ممکنە غەڵەتە و ممکنە ڕاستە و ئەو ئەگەر کردەوەت هەیە بڕێ کردەوەی صالح قات معجب نەبی پێی و پێت وابێ ئیتر ئەو کردەوە صالحانە تەوا هەموو شتێکە فتفكر في معاصيك قينا كردەوەی باشە بەڵام سەیری عەسیان و گوناهەکانت کە چەند گوناهت هەیە هەر یەکێک لە ئێمە ئاوا سەیری خۆی کاتەوە چای بنۆڕێ ئەی هاوار چ گوناهێکم کۆ کردوتە سەیری تەقسیری خۆت کە مەرج نییە گوناهت هەبێ جا بێ مقەسیری مقەسیر لەگەڵ گوناهبار جیاواز مقەسیر چۆنە ئێستا ئێوە هەر هەمووتان ئەتوان نوێژی چێشتەنگاو بکەن کە نایکەی مقەسیری وە گوناهبار نابی بەڵام مقەسیری توی طالبی علم ئەبوو بتکردە کە نەتکردو مقەسیری هەمووتان ئەتوان شۆ نوێژ بکەن کاتێ شۆ نوێژ ناکەی مقەسیری هەمووتان ئەتوان ئیلتیزام بکەن بە سونەتەکانی پێش نوێژ و پاش نوێژ و بە توندی بیکەن کە نایکەی مقەسیری ئاتۆ سەیری مقەسیرەکانەکەی عەمەل چیت هەیە لە چاو تەقسیرە زۆرینەی تەقسیرە اینجا سیر کە ئایا چۆن مەسەلەن داهاتی خۆت پیا ئەکەی لە چ ڕوویەکەوە باشە کاتێک کە هەموو ئەمانە کۆ ئەەکەیتەوە لە چیا سەرفی ئەەکەی پارەیە دێت دەست لە چیا سەرفی ئەەکەی ئایا ئیسرافەکەی تەبذیرەکەی ئایا لە حرامە بەکارێنی چی ئەوان هەموو محاسبەی لەسەر لە قیامەت کە سیر ئەەکەی سیرەکەی شەڕەکەت لە خێرەکەت زۆرتر ئیتر بە چه عەمەلێکی خۆتە ئەنازیت و کەش و فشەکەی بەسەر بەرامبەرەکان واللهی ئینسان کە ئەوە بەرابەریان ئەکا جاری وایە چاکەکان و خراپەکانی سێرەکە حەسەناتی هەر هیچ بۆیە غەم و پەژارەیەکی زۆر گەورە دڵ و دەرونی داگیر ئەکە واللهی لە بریەوەی تووشی عجب بێ سیر ئەکا کە نەفسی چەند ناقسە چەند بچووکە چەند نزمە بۆیە ئەبێ زۆر هوشیار بی قات عجب نەدگرێ بە عەقڵت بە ڕەئی خۆت بە عەمەلی خۆت نە ئەی سەر لە چی سڕمەوە لە عیلمی خۆت لەوەسێ بڵێ من زۆر عالمم
یان مەسەلەن ئێمە هەموو جارە فەقێ دێت دوای ئەوە مانگێ دوو مانگ لێ ئەپرسینەوە سێرەکەن بڕێکی لە ئەحمەدیەوەیان لەبەر کردووە مقارنەیەکەوە هەن لە ڕەفیقەکانە پێشتر کەوتووی باشە ئەویش خۆی لە خۆی ئەگۆڕێ ئەڵێ وەڵا ڕاستە من ئەو شتانم لەبەرە ڕەفیقەکانم کەسیان لەبەری نییە لە گەڕەکە کە هاتم هەمووی مەسەلەن لە جوزی عەما بووە من گەشتمە جوزی تەبارەک زۆرترم خوێن باشترم خوێن ها کابوو ئەگەر عجب بعلمە فعلم أنه لا خصلة لك فيه الله بزانا علم خصلتك نییە کە تۆ خۆت بۆ خۆت دەستگیرت کردبێ تۆ خۆت تۆزێ مانوو بووی بەڵکو مەوهیبەی خوایە ئێمە دوو علممان هەیە علمێک بە جوهد دەستگیر ئەبێ علم مەوهیبەی خوایە خوا پێت ئەبەخشێ عولەما کاتێکە کتێبیان نووسیوە زۆر کادوتویانە ئەو شتێک کە نووسیومانە هیبەی خوایە مثلا ماوەساڵ بکەین مدەڕس کتێبێکی لە تەفسیرە نووسیوە ناوەچی مەواهب الرحمن ئەو شتانەی کە خوا پێی بەخشیوم قەڵەمێکم کردو بەدەستمەوە تەفسیرێکم کردو هی خۆم نییە علمەکان بریتین لە چی بریتین لە مەوهیبە بۆیە قەت تووشی عجب نەبی بە علمەکەت ئەوە مەوهیبەیە کە خوا جەل جەلاله پێ عەتا کردووی لە ئێستەیە لطفی لەگەڵا کردووی مەسەلەن هەندێک علومت کۆ کردوێتەوە بەشێک لە علم ئەو مەوهیبەیە بەشێکیش کەسبە طبعا إنسان كمانوە بە شتێک کە علم هەر وەرەگرێ بەشی کە چۆن ڕسق کەسب و فەضلی هەیە علمی شەراوە کەسب و فەضلی هەیە ئەفەرمێ زۆرێک لە علمەکە کە فێر ئەبی و لە دڵتا جێگیر ئەبێ و ثابت ئەبێ و بەهێز ئەبێ ئەو بریتێ لە هیبەی خوا و بەخشندەی خوا لەگەڵتا ئەڵێ دەی فەلا تقابلها بما يسخطه نەچی ئەوەی ئەو خەسڵەتەی کە خوا پێی داوی نەچی ئەو هیبەی کە خوا پێ عەتا کردووی نەچی لە گوناه لە بەرامبەری خوایە بکەیت و خوای پێ تووڕە بکەیت فلعله ينسيك ذلك بعلة يمتحنك بها جاري وهي بيك علة ونخوشي هم علمك لا دس أدي خو امتحانتك تولد عليك النسيان ما قد علمت وحفظت والله جاري وهي توشي النسيان أبي كتوش هاتي حتى يشتل بيرتشت حتى أو إلا برد كرد ولا جيان تشي يا سفر أبيته باسي عبد الملك يقري طريف ما بوكا رحمتي خايله به فرمي عبد الملك يقري طريف عليه من أهل العلم والذكاء ور ابن حزم معجب بكسك كزور زيرك عليه قل ما اشتيك وبحال بس قوي اللي بواي لبيري بشتو بس قوي اللي بواي نقل بريكا ها بس قوي اللي بواي وعلمي تاو كنترول كرت باشا الله سبحان الله جاري كان سواري بلنبو يا سواري كشتيك ولا ناو دريا شابولي دريا طبعا كدي أم لا ولا تقريو ترسيك رؤكات إنسان على ترسيك روي كده أم كسحت شيشت لبيريشو أو الذكاء أو زيركي أو يكلا بريك حد شي لبيرنا أفرمي خوي قريت أبو ابن حزم وتويتي أنه ركب فمر به هول شديد ترسيكي زور أنساه أكثر ما كان يحفظ زوريني أو كالجيانا لبريك حموي لبيرتو قوتي حفظي نما ولم يعاوده ذلك الذكاء بعد الله اتل الدواي أما بوي نقرأ حرطة أو بيا زيرك نما زيرك كي نما كابو علم موهبة خوته هيزي خوته خوا بي عطا كردي خوا بي بخشيوي حتى ابن حزم باسي خوي أكا الله إن خوشيكم قرت وقد ذهب ما كنت أحفظ إلا ما لا قدر له الله أويك لبرم كردبو حر همويم لبير شو إلا اشتيقنا بك كزور كمبو قدري نبو فما عاودته إلا بعد أعوام لدواي شندين صالخو خريكني إن جاتوا المشتكاني بيشت اللبركم إنسانا ما وصايكم هبو توشي نخوشيهات أي فرمو سبحان الله لو كاتيك توشي أو نخوشي وحالهاتم أي حالك زور سيرم بسراتي بري أي بيرم أكرد وياك لما الله كان مزور بيرم أكرد زم ناوي شيء يناو كم نازل أي من الله كي خوم ناوي لبير شو حد شيء اشتلا بيرم شو علمي شيء وشتيشي هم راشد ويقد إنسان بعلمنا نازل بيان علمك نامنه لا تسنته امتحانتك إن جاء بزانا كأهل حرز لسر علم الله هندكم بيني ولا وانا يجدون في القراءة والإكباب على الدرس والطلب زوريان أخوان زور بجدي زور لسر درس كان أمانه
لا يرزقون منه حظا كشي سبحان الله بشكي علمي برناك فيري نأو من فقيم بيني لو أشي بالله دوانزة سيان صار نحو خلنا فيري نحو نبوتوا بجهد نية موهبيك إليك خوابيت عطاءك وقد ننازي بوي وابزاني ببالوانتي خود دست كوتو فليعلم ذو العلم أو كسيك خاوني علم بزاني أنه لو كان بالإكباب وحده لكان غيره فوقه أجر بس تنها دانشتن لخزمة علمه إنساني بكرد يتعالم زور كسبوا لتو عالم ترأبوا لسرزويا ديك وابو موهبي خوايا جي أونيا كتو شانازي بيو بكيتو عجبي بيو بكيتو خوتي بيو الفشيني باشا كوابو كاتك علم تهبو تواضع لبردم خواياك شكري خواك باشا داوابك خوا من نعمتك بو زيادك طلبك خوايا بنا أقرم بتو لسلبي علم خوايا علم اللي نسنيتو لحظيك علم اللي أسنديتو وسندو ولو أشي أستو مثلا أبي تعالمي كي زور باش وهمو جهاني إسلامي شانازت بيوكا لبرطو علمك إنما لو سيبكو يتسر جادو هرشي تجوبي تفكر في من كان أعلم منك دائما بيركروا چند كس هي لتو عالم ترو زانا ترو دانا ترو أفرمي أوي كتو نايزاني زور زياتر لوي كأيزاني أنواع علوم هي تو يشتا درك بينا كدو نتزاني كامي كتو اختصاصتي هنا شنو بشوكا آخر بشيا عجب أكي أوي كنايزاني زور ترى هميش لوي كأيزاني فاجعل مكان العجب انتقاصا لنفسك دي خود بكم بزانة بسر خوتا بشكيرة وجاري كثير ورا ودواوة سيري خود كروا شن بتشوكي لآسي علما والله أجر إنسان أو سيري علمك خوي زور اللي بشوك بيته باشا فلتهن نفسك عندك حينئذ النفس بسوك سيرك بقوري سير مك وخوت هالفشيني بسر خلك وهامك وتفكر في إخلالك بعلمك وأنك لا تعمل بما علمت منه جاء سيرك تش نقصاني رويتي كردو قينا وقري من علم شفير بوي أي أو علمو تشاني بكار هنا تشاني إيشي بي كردو تشاني عملي كردو جاء خو سيرك علمك بالله بس تقول قيامتها شاهدي أدا لسري تجا أو خوتي بي وقورب كيتو خوتي بي بشد بزاني والله جاري وهي إنسان جاهل باشتر العالم أزان شو جاهل محاسبة كم تره بوي أفرمي أقال ليه بي والله أجر تو علم تهبي وعملي بينك جاهل لتوزر عقلتر من بقيمة بهوما نضي هرشي ملا وفقيه وداعي وأهل دين وأهل خير وبهوما نضي ابن حزم أفرمي بزانة جاهل لتوزر عقلتر والله حالي زور سليم تره والله عزري زور تره لا إخوة جل جلاله دي عجب بكلية بلد تو أنا من وازي لي بأنا قد خد بشد نزاني خد ببشوك بزان خد بكم بزان دي ورا مقارنة خد كلقال علومي خلقي تره بزان خلقي تر لكوي تو لكوي الله ورا مقارنة علومك كلقال علومي جورا بيا وكانا مثلا ورا خد مقارنة بإمام النووي تو شي زين بإمام الشافعي تو شي زين طبعا جيل فقيه هي كاتك دو كلمة أخوانية جاء وقت خوي لهنا أيانود ما وصكونا كان الآن فرون ملا هي باشا نيوتش ملاش هي بوشك ملاش هي بوشك ملا أو دوسة كلمة أزاني خوي لي بإمام الشافعي ايوه هي دو كلمة عربي نازل بخينته والله خلصان قاندم كل وكتب إمام الشافعي وأنا غلطي تيه كره نقبت دانا شيء بدي خوته أو يكسر عجبه يا مثلا الله امتحانكم حرشي ملاي امتحاني كم باش بزام شيء أزانا يخوت شيء أزاني أو كسيك تصديقك وبرام بركاني أو أجهلي خلق أجهلي ناوكم والقاء وإنسان مسلمان أبي زور هوشيار بي لما الله كرنك العلم يعني كعلم مقارنك بقورة كان تو شيء أزاني ورها علمي خود مقارنك بابن مالكي نحوي برو حتى برو النحو بخنا وبوشكي أو نبي حجنا هل بتلبى شيء ناشي برو مقارنة خودك بسيبويه بزانا توكي مثلا نحوي باش أزاني بحساب بلاغة أزاني مقارنة خودك بجرجاني بزانا خود شي لي هل بفقيه كي يعني وقتي خويا قال زمان جرجانية إما هبونا رازينا وبيلا يشي وداني
ئەوەندە عالمێکی گەورە بە علمی ڕەئی و ئەمانە ئەنازی بڕۆ خۆت مقارنەکە بە ئیمامی ڕازی کە لە زمانی خۆی پێوتە ئەعقەل و ئەهلی زمانی عاقڵترین کەسی زمانی خۆی بڕۆ خۆت مقارنەکە بەمانە تۆ کی حتنا مقارنەکە بە نووسەرێکی ئەتیادی بزانە تۆ کیت چیت لەبارەیە مقارنەکە بە ڕەفیقەکانت بزان تۆ کی بۆیە زۆر ئەبێ ئاگاد لێبێ هەم لە علومەکانە مقارنەکە تۆ هیچ نازانی مهما كان قريما دا علم تزاني دا علم بكامل دا علم بباشي زاني اخو باش دا علم لسر زويا هيا ازاني هم عمر الطواكي علمك طواناكي خديجة الحديثية يكيك لو افرتاني كتابي زور للنحو اگر سيري بكان تاريخي نحوي كان ومدارسي نحوي كان وانا وزي ما افرتي بغاية وحقلت حديث وانا عراقية مهم يكيك للطلبة كان إجراء أيو رجل كان يدرسي النحوي بيوتين أيو بلام تشن نحوك أيو حمو الدنيا وبنيا باسك أيو هات أيو زول بيعتقد أيو دوسي أو كذا أيو تمان أستاذة شيء أو توري تيب أخوام خديجة أمري لإنه أخواتي إن تيناك باشا بس إنه أخواتي إن أهو أنت علمك قولة هو أني جرجاني بخيني والله شش حرف هي مثلا أو تا اسم منصوبك أو خبر مرفوع يكتب والله علم طا علم بني نايه چەند عالمی گەورە مثلا لەم دینار ڕۆشتون ئێستا تۆ بیرکەنەوە لە ڕۆژی قیامەت ئەگەر عولەما زیندوو کرێنەوە ئێمە کین چی عولەما هەیە لە پێشتەوە هەل لە سەحابەوە ئەزانین چی خزمەتێکی ئەو دینە کراوە عولەما و خەڵکی علمی خوێندووە بڕوا ئەکەن ئێستا ئێمەی ئەم زەمانە بەقەدەر ئەهلی بازاڕی جاران نازانین ئەزان ئەهلی بازاڕی جاران لە زەمانی سەلەفی ساڵح و دواتر و کوڕەوانە هەموو علمی فقه و ئەمانە هەل لەبەر بوو لو دواء لو أخيرة وهاتين باي أوانج نازن أصلا نازن مذهبك خو ما شيء ورد كارك نازن أرينا ومذهبك يعني هم عمر طاق كل مذهب تهج لبرو إيمان لم حالتها أبي دائما ابن حزم أمش قاري مانك أبي أقاما اللي بك أو علميك خوي قرا بي عطاكلون توش عجب نبين بي بشوك سيريك بكم سيريك مقارنيك بجوركان مرۆڤ گەورەکە مقارنەیەکە بە هەموو علوم تۆ چی ئەزانی قەترەیەکی لە دەریا وی ئەفەرمێ بەتایبەتی باسی زمانی خۆیانە کە ئەڵێم ئەگە سێری علومی متەئەخیرەکە ئەڵێ ئەسڵن خەسڵەتی تیانی لەوە چێ شعر بڕێ بزانی مەسەلەن ئەڵێ دەی بزانە عیلمەکەت چییە چەند کەس هەیە لە تۆ علومی دنیەوی زۆرترە علومی ئوخڕەوی زۆرترە ئەو کاتە خۆتت زۆر بەلاوە بچووک ئەبێتەوە خۆتە بەلاوە زۆر کەم ئەبێتەوە طبعا هێشتا نەخۆشیەکە ماوە چارەسەریکە جارێ باسی ئەوی بۆ کردوین عجب بەچی ئەکەی خۆت بەچی سەرت سوڕ ئەمێنێ عیلاجیەک سەرت بەوە سوڕ ئەمێنێ کە عاملێکی گەورەی عالمێکی گەورەی سەرت بەوە سوڕ ئەمێنێ عەقڵی خەڵکی زەمانی خۆت بەڕەئی خۆت بەچی عجبەکەی هەموویان ئەشکێنێ لە تۆیە قسەیەکی مۆسا سەعیدی نورسی زۆر گرنگە بەلام شێخ سەعیدی نورسی تشريفي مبارك قسيك كا أفرمي كتابك إمام الرباني هنا خنمو لا تزكية وتربية نفسه عليك أو كتابم خن دو حتى نيوا علي مني هنجن كرد عملياتي كرد علي هرشيم كرد نمتواني توزي كتير بخنو علي زور بسر خوماش كامل علي دانشتم حتى أمانة علاجم كردن إن جدوى نيوا يدوى مكتابكم خند بالرؤى كان استا ام بشك او امي هنجن كرد رحمتي خويا ابن حزم شكا بياكي غوره سلطانيكي غوره دانش توقسبوا اماك او اني هسه من لخزمتان باس باني كان بالرؤى كان كمن مكتب اخوان مو بياكي غوره سروق وزيراني اندلس يتبيش شام كدانش تو امشغاري مانك ابو روحيته ولا خزمتي دانش او كلماتنا هموي كانما جرقت ابري قصد لك تويا اكا كلماتنا كأعلام هموي ما بس مخومة باش ابن حزم لقال منيتي لقال جنابتي لقال همو عالمي إسلاميتي نشتر قريمانك إما نابت وشي عجب خومن بچاك بزانين بيمان وابي خلق خراب وإما باش أبدا هركاتي أو داء ودرزو النخوشة فوتاي بويا بريانم زور قرنق إما حول بدن علاجي أما بكين أبدا أزن هندك سلوك هي لتويا يكسدرك وكتو أهلي عجبي دليل كان لسرقه
تووشی تەکەببوور بووی پێش تەکەببوور تووشی عجب بووی خۆتە پێ مهم بوو اینجا تووشی تەکەببوور بوو ئەوانە هەمووی دلیل لەسەرەوەی کە تۆ عجبت هەیە یان نا بگەڕێی ئەو نەخۆشیە لە خۆتا بزانین لەکوێ هەیە لەکوێ نییە لە هەر کوێ هەبوو ڕایگرە بیوەستێنە لەو ئەچێ زۆر جار ئەبێت ئینسان کەسێک بە سووک سەیرەکە وهو عند الله عظیم ئەو کەسە لای خوا زۆر عظیم و گەورەیە بۆی ئەبێ زۆر بە هوشیارانە مامەڵەکەین لەعەلە ئەم بابەتی دڵ و دەرونی خۆمان ڕێکەکەینەوە یعنی ئێستا ئێمە لە پرۆسەیەکی پەروەردەی زۆر گەورە ئەوەتان پێی وابێ ئەمە لەناو مزگەوتە تەنها ئەوەیە ئەحمەدیەک لەبەرکەین و جورجانیەک و خەریکیەوە بین ئەوە غەڵەتە پرۆسەی فەقیهەتی پێش پرۆسەی خوێندن پرۆسەی پەروەردەیە ئەوەی ئینسان چۆن خۆی دروستکە بۆچی تۆ هاتوویتە ماڵی خوا و باشترین شوێن لەسەر زەویە هاتووی تێیا دانیشتووە عەکوفت کردووە ئەتیکافت کردووە لەبەرەوەی پەروەردە بی لەبەرەوەی دروست بی لەبەرەوەی وردە سەرکەوی لە حوزوری خوایە پلەکانت باڵا بێ نزیک بیتەوە لە خوا زۆر طەبیعی ئینسان جاری وا هەیە خوا لوتفی لەگەڵا ئەکا بەرزی ئەکاتەوە ئەگاتە پلەیەکی زۆر باڵا تۆی فەقێ لەگەڵ سەڵەواتە چۆن لەگەڵ نوێژە چۆن دڵت چۆنە لەگەڵ خوا ئەلێوە عیلمت دەسەک چونکە پرۆسەی پەروەردەکە لە پرۆسەی عیلمەکە گەورەترە عیلمەکە کەلیمە لەبەری ئەەکەم ممکنە هەموو ئەوەی کە لەبەرم کردە بە عیلەتێ لە ناوچی ممکنیشە خوا شتی زۆرت پێ عەتاکە ئەگەر خوا ناسیکەی ڕازگۆبی دڵنیا بە شەو نوێژێکی فەقیهەتی زۆر گەورەیە زۆر شتە پێ عەتاکە لەو ئەچێ سوژدەیەکی کاتی فەقیهەتیت بە هەموو عمری مەلایەتیت بخۆ ئەوەندە گەورە بێ لای خۆ بۆی ئەبێ زۆر هوشیارانە مامەڵەکە بەتایبەتی ئێوە ئێستا کە خۆتان یەکلا کردوتەوە بۆی خزمەتی ئەو دینەکەن عەهدتان کردووە لەگەڵ خوایە من هاتووم فێری عیلم ئەبم بۆی خزمەتی دینی تۆکەم بۆی سەرزەوی ڕۆشن کەمەوە بەیانی مزگەوتێک ڕۆشن ئەکەمەوە دەسەڵاتم هەبوو شارێک ڕۆشن ئەکەمەوە دەسەڵاتم هەبوو سەرزەوی ڕۆشن ئەکەمەوە خۆ ئەهلی دین لێ ناگەڕێ ئەهلی فەساد بێ سەرزەوی بەرێ بەڕێ ئەمیش سەیریکە هەموو ئەم عیلمە لە پێناوی ئەوایە بۆی ئەبێ ئەم ئەخلاقیاتان بەیانی گریمان خوای گەورە لطفی لەگەڵا کردی تۆ بووی بە سەرۆکێکی گەورە ئایا عوجبت ئەبێ خۆت پێش زێر شتێکی مهم بێ یا بەسەر خۆتە ئەشکەیتەوە باشە یعنی خەلیفە گەورەکان دائیمە خەڵکانێکیان زۆر خۆشویستووە کە هاتوون سەرزەنشتی خەلیفەیان کرد خەلیفە لەگەڵیانە دانیشتووە بەتایبەتی پیاوە ساڵحە گەورەکان هاتوون ئامۆژگاری خەلیفەیان کرد بۆی لە خۆی نەگۆڕێ جارێکیان سیدنا معاویە رضي الله تعالى عنه للشام وتشريفنا ومدينة إمام عمر هستا داريكي أنا دسي كيف اللي بريكي باش اللي ده بيش شاي خلق أو باشا بيا جنجيكي زور اللي هاتو خلقك هالصانة وتاني عمر بخاطري خواي إمام كربو لي أدي والله تشاكترين جنج لنا مكة أمي هم خز مكان تابقى كسيكي أو أنا وتينا يك عيبتياني هم كرة زور شاد شو هر خوي بي الله أو جوري عرب العقل باش إمام عمر وصفيك تي بلامنا توزي هستم أكر أويلي هاتو يستم أويلي بكمو باش بيخمو قلبك يا خوي باش تصور كبزانا معاوية رضي الله تعالى عنه أبو شوازي إمام عمر ما مالي لقلاك أي أمك يا ماما ما لقلاك كدار كريمانك كعقل مانك كبمان خاتو قلبك يخوما دائما لفكري أوابين قد نفس ما نقور لخوما أبدا بياني تصور كان لو أشياء لإيوه همو كروسان بري بري هارهون وتصور ما كان يعني استا سيري سوريا كان أحمد شرعك حمو سوريا أبا بري شر راقرن همو أوسي هذا شر كان همو شرك باش يا أحمد شرعك كيو بو خلقنا وين أزاني ودتي لما بيج مثلا إلو شي خوي قررتو سلطيكي زور قورد بداته بس لە خۆت ئەگۆڕی چکە ئەگەر لەگەڵ خۆت گۆڕی فترێکی کەم دەسەڵاتت دەداتێ ڕێک ئەتشکێنێ ئەتێنێتەوە خوارەوە ئەگەر خۆت نەفسی خۆت نەشکێنی زەمانە و مصیبەتی خوا نەفست ئەشکێن بچووکت ئەکاتەوە بۆیە زۆر گرنگە هەر یەکەمان لە ئاسی خۆی دائمە بە خۆیان بشکێتەوە من چیم بۆچی تووشی عجب بم بۆچی تۆشی ئەوم خۆم پێ گەورە بێ ناوەڵا زۆر نەرم زۆر هادی مامەڵ لەگەڵ خۆمە ئەەکەم خۆم تەربیە ئەەکەم لەم پرۆسەی فەقیهەتیە وردە وردەوەها خۆم کامڵ ئەەکەم ئینشاءالله بنم مەلای زۆر کامڵ
خزمەتی زۆر گەورەی دینەکە زۆر لایەن هەیە کە پڕی ئەەکەنەوە لە ژیانتانە و عالەمی ئیسلامی ئیسفاتان لێ ئەەکەن خوای لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە بە ناوی جوانت وەصیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت خوای لە هەرچی گوناهمانە ببورە یا ربی خوایە داوا لێ ئەکەین بە کەڕەمی خۆت گوناهێ بە ئاشکرا ئەکردومان عەفومان کە گوناهێ بە پەنهان کردومان عەفومان کە گوناهێ نەمانزانی کردمان عەفومان کە گوناهێ زانیمان و زیادە ڕەویمان کرد لە حەقی تۆ یا خوای لەمان خۆش بە یا رب العالمین خوای بەرەکەت بخەرە مانگی شەعبانمانەوە خوای بمانگەێنە ڕەمەضان یا رب العالمین یا ربی خوای داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت و بەزەی خۆت دڵمان پڕکە لە نور و ڕەحمەت و بەزەی خۆت یا رب العالمین یا ربی خوای گیان نوری علممان پێ عەتاکە دڵمان بە علم ڕۆشن کەرەوە نێوچەوانمان بە علم ڕۆشن کەرەوە ئەخلاقمان بە ئەخلاقی عولەما بڕازێنەرەوە خوای پەنا ئەگرین بە تۆ لە ڕیا پەنا ئەگرین بە تۆ لە تەکەبور پەنا ئەگرین بە تۆ لە عوجب پەنا ئەگرین بە تۆ لە ترسنۆکی پەنا ئەگرین بە تۆ لە فەقیری خوای همتمان بەرزکە بۆ خزمەتی دینەکەت یا رب العالمین یا ربی خوای ئەم کەلیماتانەی کە لە خزمەتیان ئەبین بیکەرە مای پەروەردەمان یا رب العالمین خوای لەم پرۆسەی پەروەردە و ئیمانەدا خوای ئەم فەقیانە ناجحکە یا رب العالمین هەموو فەقی و مسلمانانی سەرزەوی ناجحکە یا رب العالمین لە جەنگمانە لەگەڵ شەیاطینە خوای سەرکەوتومان کە بەسەر نەفسی خۆمانە زاڵمان کە بەسەر هەوا و ئارەزوی خۆمانە زاڵمان کە یا ربی خوای گیان ڕۆحمان بەهێز کە قووەتی ڕۆحی زیاترمان پێ عەتاکە دەرگاکانی خەیر بەسەرمانە بکەرەوە لێ خۆشبوونی خۆت بەسەرمانە بکەرەوە ئیلاهی داوا لێ ئەکەین بە ناوی جوانت وەصیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت بە کەڕەمی خۆت تو گەورەی خۆت یا ئیلاهی دڵمان دامەزراوکە لەسەر ئەم دینە یا ربی خوایە داوا لێ ئەکەین بە کەڕەمی خۆت بمان پارێزە مەمان دەرە دەستی خۆمان خۆت سەرپەرشتیمان کە مەمان دەرە لای خۆمان یا رب العالمین یا ربی خوایە بەهۆی گوناهەکانمانەوە نوری علم لە دڵمانە مەکوژێنەرەوە یا رب العالمین یا ربی خوایە لە گوناهی دایک و باوکمان ببورە لە گوناهی خۆشەویستانمان ببورە تو گەورەی خۆت خوایە گەورەمان کە بەهێزمان کە سوڵتە و سیادەی سەرزەویمان بدەرێ یا ربی خوایە سوڵتەی علمی و زانستیمان پێ عەتاکە سوڵتەی ڕۆحیمان پێ عەتاکە سوڵتەی مادیمان پێ عەتاکە یا ربی خوایە بمان کە خەلیفەی خۆت لەسەر زەویە یا رب العالمین یا ربی خوایە لە هەرچی بەڵام مصیبەتی ڕۆحی هەیە بمان پارێزە خۆت سەرپەرشتی دڵەکانمان کە خۆت سەرپەرشتی خواناسیمان کە تو گەورەی خۆت خوایە بە کەڕەمی خۆت لێمان خۆش بە یا رب العالمین خوایە ئێمە جوهد ئەکەین بۆ علم خوایە تۆ زیهنمان بەقووت کە تۆ علم لە دڵمانە بهێڵەرەوە تۆ علمەکانمان نەشونما پێ بکە بیکەرە مای نەفع بۆمان یا رب العالمین خوایە مزگەوتەکانی کوردستانمان پێ ئاوەدان کەرەوە لە دەرد و بەڵام مصیبەتەکانمان پارێزە یا رب العالمین یا ربی خوایە فتنە مەخەرە ناو دینمانەوە خوایە فتنە مەخەرە ناو دینمانەوە خوایە فتنە مەخەرە ناو دینمانەوە یا رب العالمین یا ربی خوایە هەر هەمومان ئاوە لە بەهشتا کۆکەرەوە بە خزمەتی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم بگەێنە یا رب العالمین خوایە سڵاوی ئەم مەجلیسە ئێمە بگەێنە پێغەمبەر صلی الله عليه وسلم یەک ناومان لە خزمەتیا بێنە یا ئەکرەم الأکرەمین آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خوي قول لنا من الشجبور خوي لما قبولك وموفق بنا ولايكته